ڕاگەیاندن بەخێر بێن بەڕێزان لە ماوەی ڕابردوودا دەمانەوێت بە مەبەستی ڕێخستنەوەی کاری میدیایی لە دیوانی پەرلەمانی کوردستان و وارەوە ئەو ڕێکارانەی کە دەستگاکانی ڕاگەیاندن لە ناو پەرلەمانی کوردستان دەگرنە بە ڕێبەرایەتی ڕاگەیاندنی پەرلەمانی کوردستان بە پێویستی زانی کە چەند خاڵێک هەیە بە فەرمانی دیوانی پەرلەمانی کوردستان بۆ ئێوە ڕوون بکاتەوە. خۆشتان دەزانن لە ماوەی ڕابردوو ئێوە بەشێکی زۆر لە دەستگاکانی ڕاگەیاندن گلەییتان لەسەر هەبوو لەسەر ئەو ڕووماڵی و دانیشتنەکان و کار و چاڵەکانی پەرلەمانی کوردستان هەبوو بۆیە ئێستا بڕیارەتان بۆ دەخوێنینەوە. یەک تەنیا و دەستگای ڕاگەاندنانێت دەتوانن ڕووماڵی دانیشتن و چالاکیەکانی پەرلەمانی کوردستان بکەن کە مەرجی مادەکانی 3 یاسای ژمارەی 35 ساڵی 2007 ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان. دوو هەر دەستگایەکی ڕاگەاندن مەرجەکانی خاڵی یەکی سەرەوەی تێدا بێت لەلایەن بەڕێوەبەرایەتی ڕاگەاندنی پەرلەمانەوە کاتی ڕێگەپێدانی پێدەدرێت. سێ هەر دەستگایەکی ڕاگەاندن مەرجەکانی خاڵی یەکی سەرەوەی تێدا بێت پەیامنێر یان زیاتر دەستنیشان دەکات لەلایەن دەستگایەکەوە بە فەرمی ئاڕاستەی بەڕێوەبەرایەتی ڕاگەاندنی پەرلەمانی کوردستان دەکەین. بۆیە ئەو چەند خاڵە هەبوو ویستمان بۆ گشت دەستگاکانی ڕاگەاندن ئەو وەکو کاری لە پێشینەتان بێتن و هەفتەی داهاتوو ئاخیر ماوەیە بۆ ئەو دەستگانی کە ناوەکانمان بۆ بەرز بکاتەوە. سپاس. ئێمە لە هەرێمی کوردستان یاسایەکمان هەیە پێویستە هەموو ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان کە لە وڵاتی دەکار دەکات یاسای ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان بە باشی بخوێنێتەوە. ئێمە مامەڵەیکردنی ئێمە لە چوارچێوە ئەو یاسایە کە دیار دەکات ئێمە کار ئاسانێکی تەواومان کردێ بۆ هەموو دەستگاکانی ڕاگەیاندن. ئێرە کالێر بە هەموو ڕەنگەکانتەوە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی ڕاگەیاندن بەبێ جیاوازی کارمان کردو و هاوکاریش بوونە و ئەوەی کە ئێستا ئەمە باسی لێوە دەکەین ئەو ڕێکارێکی ئیداری یاساییە بۆ سەرجەم کەناڵەکانە بەبێ جیاوازی.